کەس و کاری شەیدان ئەگەر پار بیانوویەک هەبوو بێ بۆ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە و ئەو ڤایرۆسی کۆرۆنا کە دیار بوو پارساڵ تەشەنەی کردبوو و بیانووی ئەویان هەبوو کە ئەو خەڵکە لە شوێنەکە کۆنە بێتەوە تاسیراتی ئەو ڤایرۆسی لەسەر نەبێ بۆیە ئێمساڵ هیچ بیانوێک نییە بۆ وەکو ئەبینین لە هەموو لایەک لە هەموو شوێنەکانە کۆڕکۆبوون و ئەکرێ بۆیە پێویستە گرنگی زیاتری پێ بدەن لە هەڵەبجاوە ئەو یادە بەرز ڕابگرنوە و هەموو لایەنەکان بانگێش بکرێ بۆ هەڵەبجە لە قونسڵ و لە نوێنەرایەتی حکوومەتەکانی هەموو جیهان بۆ ئەوەی کە بتوان لە نزیکەوە گوێبیستی ئەو تاوانە بنوە و بە چاوی خۆیان شاری هەڵەبجە ببین و لە چیرۆک و مەئاساتی ئەو تاوانە ئاگادار بن. دیارە ئیمساڵیش ئێمە وەکو کەسوکاری شەیدان ئەگەر بێت و حکوومەتیش یاد نکاتەوە ئێمە خۆمان یاد دەکەینەوە و بەردەوامە بین لە یادکردنەوەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە و یادی و ئازیزانەمانەکەینەوە. دیارە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووشە ئەم پرسە نیشتیمانی پرسە نەتەوەتیەکانی بە تەواوەتی پشتیوە خستی ئەگەر بیکردایەتەوە ئەم پرسانەی کرد بە پرسی حزبی لە ناوە مەشای کرد بە پرسی تەنانەت شەخسی جگە ئەوەی حکوومەتی هەرێم لە ساڵانی ڕابردووە ئەم یادانەی لە زۆنی سەوزا کراوە بە تەواوەتی پشتیوەی خستووە بەگەشت بۆ ئەمە لە 3 ساڵی ڕابردووە کاتێ یادی کارەساتی هەڵەبجە کرێتەوە سەرۆکی حکوومەت ئامادە نابێت لێرە بەڵام بۆ هەنێک یادیکە لە زۆنی سەرتا ئامادەی تەواوەتی سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان هەموو لایەنەکان ئامادەیانەیە بەڵام یادەکان و پرسە نیشتیمانەکانی منتیقە بە تەواوەتی پشتیوە خراوە لە ئێستاشا بۆهۆی قەیرانی کۆرۆناوە 2 ساڵە ئەم یادە ناکرێتەوە و بە تەواوەتی پشتیوە خراوە ئەمەش نیگەرانی دروست کرد لای کەسوکاری شەیدان لای چالاکوان لای خەڵکی ئەم شارە وەکو چۆن لە ڕابردووە پشتیوەیان خستووە پرسەکان ئێستاش بە هەمان جۆر پشتیوەیان خستووە بۆیە ئێمە نیگەرانین لەوەی کە حکوومەتی هەرێم بە تەواوەتی ئەم پرسانە پشتیوە خات و پرسانی کردووە بە شەخسی بە حزبی کردووە ئەمە لە ئایندا لە ئایندەیەکی دوورە بە زەرەری گەورە بۆ قەزیەی کورتی و پرسی کورد ئەشێتەوە. ئەمە بەتاکید بە تایبەتی ئەم دەسەڵاتانی کە دەسەڵاتێکی تۆتالیتارن یا دەسەڵاتێکی فاشیلن بە ئێمە وا بڵێن هەمیشا و قەیرانانی کە ڕوێن لە کۆمەڵگا ئەیکەن بە بیانوویەک بۆ ئەوەی کە خۆیان بدزنەوە لەو حەقیقەتە تا لەسەر شانیان بەرامبەر بە هاوڵاتیان نان مافی هاوڵاتیان بن بۆ نمونە کارەساتێکی وەکو کۆرۆناوە ئاکات کە ئەوان موچەنەیەن بەوەی بەڵێن قەیرانمانەیە قەیرانی دارایی یا کارەساتی وەکو کۆرۆناوە ئاکەن کە بڵێن ئێمە ناتوانین خزمەتگوزاری زیاتر پێشکەشی ئەم شارە بکەین ئەمە یەکێک لە سیفەتی ئەو دەسەڵاتە فاشیلانە دەسەڵات دیکتاتۆرەکان لە دنیاە.